بەخێبێن سەر چاوەکان و قەدەمدابان چام و مانی نەون و من کارڕەحمانم ناوە خەڵ زەکریان و لە ساڵ 1375 لە کاکە سەرکەوتە هاینە ئەم کوورەخانە کارەکەین. من لە زمانەوە کاریگەر 700 من بۆ هەڵمەگرا. کاریگەر ئەسەرەوە دەستگای ساهام بەسەریەوە ڕۆژی 1000 من بوو. لەو ڕۆژەوە منان بەسەرم دەستگا کارەکەم. خاکە هاڕم بۆ ئەم ئاجۆرە. ئەم خاکیشە سابوونیە، خاکە زەردەیە، ئەم خاک بیاکەڕەشەنەوێ خاکیشکە بەکار ئاجۆر نایەت. لەوە بەش قاڵبدار بوو، ئەمان هاری بۆیان لە مەدانەکانە دایانەکرد بۆیان نەیانگرتەوە بە قۆڕ دوو شەو ڕۆژ یا شەو ڕۆژ یانسە ژێر دڵ تا ترشێ. دوای ئەوە ترشە ئەمجا دەست بەکارە بوونیان کرد بە ئاجۆر. ئیزەت من لەویا تەولید یەکەم سەرەن یەکەم بۆ کاکە سەرکەوت و کاکە سەرکەوت لە زەحمەتە کێشەی کا بە ئاجۆر. ئەرە وەڵا ئیتر ئاجۆرەکەیش ئەی بڕێ کاکە سەرکەوتەی خەنە میان تا وشکەوە وشکەوە لەیە فەنەرزەن تێ ئەوە فەنەری لێ ئەدەن هەچێکی ئیزا بوو ئەوەی کەن بە ئەمار بۆ پاییزیا بۆ ساڵێتر هەچێکی ژین بوو ئەیوەرە ناو کوورەی سوودێن و ئەیدەنە دەرەوە تەولید یەکەن. ئەم خاکە زەردێ و سابوونیە، چەسپی زۆرە. ئیسە خاکە ڕەشەوە خۆ خاکە زەردە چەسپی نییە. ئیسە ئێمە ماشینێ خاکە زەردە خاکە ڕەچەشە دەن ئەو خاکە زەردەمانە ناچەسپی. کاسەکە وەختە ئەی بڕە ئاجۆرەکەواتە بەرخۆرەکە شەترەکێت چونکە ئەو خاکە چەسپی نییە و ڕەشێ. ئەم خاکە زەردە چەسپیایە و ئەلکێت. ئەرە وەڵا وەسە جاچکە تاڵ ئەو نە چەسپەکەی زۆرە. ئەشە نیەڵم خاک زبر بڕۆ بۆی خاک زبر بڕۆ ئەمیش ئاجۆرەکەی خراپ دەردێت. ئیسە من سەرەنەکەم کونێکی دێ بێشە فۆریچ مەلای و با زبرە نەڕۆ نە ئاجۆرەکە ناچەسپێت. ئاگری خوا دێت زەنگزەمێوە تەقێت ئەگەر زبرەی زۆری تیا بێت. ئیترەوە ئاجۆرە قاڵبەکە بە کا سەرکەوتە. ئەڕەواسەمە قاڵب گەورەمانی و چکۆلەیشمانەیە. من ئەو کارخۆمە بەیانی ساڵ حوتێم حتا 5 ئێوارە نیمەڕۆ ساعتی ئیسراحەتم هەست. ئیتر درۆشینەکە بۆ تا ساعت 5 ساعت 5 خامۆش یەکەم سرویسکاریەکەم و ئەڕۆمەوەیتر بۆ ماڵەوە. ئەرە وەڵام من مەمنوو خاوەنکارەکەیشم من خاوەنکارەکانیشم بێتەرین پیاون و بێتەرین کوڕەخاسن و خوا زیاتریشیان بێدا. مەمنونیانە من 30 ساڵان مەرە دڵیان نێشاندوو ئەسڵی خەڵ پێیان جوێنن. ئەو باگیان 3 ساڵە ئەمر خوای کردە ئیسە کا حەسام و کانەبەزن. مەمنونیشان هەم دەستخۆشیشان لێ ئەەکەم خوا زیاتریشیان پێ بدەم سفرانە داخسە بۆ ژار و فەقیر. ئیسەوان احتیاج بە منین ئەوە هەر ماشین ئەڵاتەکان بدەن بە کارخانەیە بەشەوەن دەرتێنی بۆیان لەبەر چوادانە هەژار و فەقیر نای پێشکەم کارخانەیشێ خوا زیاتریشیان پێدا یاخوا. ساڵ 1350 ئەم کوورەخانە دانراوە. لەو زەمانە کە 1350 کە دانرامرا ئەم کوورەخانەی دەسی بوو. لەو کاتا بە تەپاڵە کارێکە بە پەین و تەپاڵە چونە دیاهاتەکان لە دوورەوە بە تراکتۆریان هاور لەگرا لەگەڵ نەوتەڕەشە قاتیانە کرد کوورە دەسی بوو. لەو کاتا کوورە دەسی وە چەند ساڵە ئیدامەی داوە جەماڵ محەممەدی ئیدامەی داوە کە ئیدامەی داوای تر لەبەرۆ پیشڕەفتی کردە کردێسی بەم کوورە ئابن جۆرەی سە بەم دەمو دەستگاوە کارەکات. لەو کاتا خانەوادەکان بوون لەگرا دەسی بووە قاڵبدار بوون خانەوادەکان کاریان کردووە. چەند ماڵێکی بووە ئەوە بڵێ 4-5 ماڵێکی بووە 2 ماڵ 3 ماڵ 4-5 ماڵ لەبەرەوە پیشڕەفتی کردە چۆ بۆ 15-20 ماڵ 30 ماڵ خانەوادەکان خەڵکی سەقز و مەهابات و بووەکان و پیرانشار بوون. خەڵکی ئەو منتەقە بوون بانە سەردەشت ئەمانە هەموویان بوون. دوای ئەوە ئیدامەی داوە لە ساڵ 1397 ئێمە 1383 ئەم دەستگامانە هاوردە تەرەفێکی قاڵبدار بووە تەرەفێکیشی دەستگا بووە. دوای ئەوەی تر بە تەور کولیەکەی 1397 یەکرا قاڵبداری تەقەت بوو لە کوورەخانە تەقەت بوو ئیتر بوو بە دەستگای و پرسەکە نیشانمان دەتماشات کرد جەنابوو سەیر و کرد ئەوە بوو. ئەو زەمانە کە ئاجۆر دەسی بوو
خستە ژێر دڵ ژێر لایلۆن شەوڕۆژێ ئەو ئەنگرتەوە گەڵ بوو شەوڕۆژێ بێ ئەبواە لە ژێر لایلۆنەکە وای بترشایە وەک هەویر چۆن نەترشێت ئەیکەنە نان ئاوا بۆ جۆرە خشتەکە دەراوە فقط ئیسە ئێمە لە بای دەستگاکە ئۆتۆماتیکە گشتی هەمووی یانێ لە بەشێکیا ئێمە قاتیەکەین بەش دووەمی کە یێتە بەردەستمان لە پای دەستگاکە لەوایشاگە کەمێتر ئاوی پێدەین گڵەکە قاتیەکەین ئیتر بە فشارەوە لە فشارەوەی دەینە دەرۆ یانە حدودەن تۆ بڵێ لە ڕۆژەکە ئایسا و دەستگا هەشتا 90,000 ئاخری 100,000 خشت تەیەکەین فقط خانەوادەکان ئەگەر لە ڕۆژە دە ماڵکاریان کردایە 100 خشتیان تەیە کرد تەیان نیە کرد 15 ماڵیشکاریان کردایە لە ڕۆژە 100 خشتیان تەیە نێگە ئەمە لە یەک ڕۆژە ئیسە بە دەستگای فرسەکە 100 خشت تەیە ئەم خشتانێمە ئەغڵەبی بۆ دیهاتەکانە ڕۆ سەوڵاوەمان هەست مەریوانمان هەست دیهاتەکان دزڵی دەرەکیە هەورامان بەیناوبەی نیژەمان ناردە عێراق ئیتە بینەکە بازارەکەمان بەرەو باشی نییە بازار دەرکول ئیسە خاز نیە یانێ مەخصوص وەک ئیمساڵ وازیەت بازار باش نی بەرەو باشی ناڕۆ بەڵام ئێمە ئەغڵەبمان مەریوانە چونکە مەریوان فرە ئاجۆرەکە مەسرەفەکە دیاتەکانیش هەست تایبەتمەندیە ماجۆریەمە ئێمە کوورەکان تر فرەیان ئاسیاویان نییە ئێمە ئاسیاویەکەین ئاسیاوەکە ئێمە لەو ئاسیاوە لە ساڵە ڕەنگە 700 ملیۆن خەجی زاپە بکەین بە خاطرەوە کە خشتەکەمان جوان دەربێت کوورەکان ئەغڵەبیان ئاسیاویان نییە ئاسیاوی ناکەن ئێمە خشتەکەمان بۆیە محکەمە ئاسیاویەکەین قاتی ماڵاتەکەمان بە جوانیە خاکەکەمان خاکە سابوونی دەرەجێ خالصە لە معدەنەکان ئەوکە یەنین شوێن معدەنەکانمان معدەنێکی چاکەم لە معدەنەکان کە بەرداشت دەکەین ئێمە بازم زەوی کەشاوەرزیە بازم پڕیەکەینەوە بۆ زەوی کەشاوەرزی بازم ئیسفادەی لەکەینەوە بۆ زەوی کەشاوەرزی معدەنەکان پڕەکەینەوە بە جوانی ئەم خاکە خاکی خودی بێکەڕەیە بەغێرە خاک بێکەڕە و شارانیش بەشێکمان هەست تا شارانی ئەڕۆت ئەم خاکە زەردەی خالصی پێژن ئەگە خاکە زەردە نەبێ خاکە ڕەشی قاتی بێ ئەم ئاجۆرە دەرنایێت بە هیچ وەج ئەم ئاجۆرە دەرنایێت ئەبێت ئەو خاکە زەردە ئەڵێ خاکە سابوونی ئەبێت ئەو خاکە سابوونیە خالسە بێت ئەنا ئاجۆری لێ دەرنایە خاک بێکەڕە نەبێت فقط مەسیری بێکەڕەیە لە مەریوانە لە مەریوانە فقط مەسیری بێکەڕەیە ئیتر لە بێکەڕە گوزەرای خاکێکی تیانە کە بە دەر ئاجۆر بووە ئاجۆر ئێمە دەکونمانەیە مەخصوص تاقە ئاجۆر سفاڵمان هەست 15 سانتی ئەین بێکەڕە ئاجۆر سێکونمان هەست ئاجۆر ئەم زبرەمانەیە ئێمە مەخصوص ئاجۆرەکەمان مەخصوص دیوارە ئاجۆر گەڕی پێژن زبرەی ئەسڵیان ماڵ جەمال محەممەدی خەڵکی پێنجێنی عێراقن باوکیان بە ناو جەلال پێنجێنی بووە باوک جەمال محەممەدی ناوی جەلال پێنجێنی بووە ئەسڵیەتیان خەڵکی پێنجێنی عێراقن هاتوونە سەگرا لەگرا جەمال محەممەدی ئیتر بە ژیرانەی خۆی بە فکری خۆی بە مەغزی خۆی ئەم کاریە پێگاوردە بۆ مەریوان ئەم کوورەخانە ئەوەڵ کوورەخانەیشە لە مەریوانە 1350 لە زمانەی شاوە ئەم کوورەخانە بەرقەرارە تا ئیسێ جەمال محەممەدی بە ڕەحمەت بێت 3-4 ساڵە کە فۆتی کردووە ئیسە کوڕەکانی بەناو کاکە نەبەز کاکە حسام نەزارەتیەکەن ماشەڵڵا کوڕگەلێکی زۆر ڕێکوپێک و ئینسانی محتەرم و زۆر بنەماڵەیەکی زۆر گەورن ڕەنگەکەی تر ڕەنگی ئاجۆرەکەیمان ڕەنگە ئەم خاکێسە ئەم خاکێسا کە هەل ئەمبارەکانەکەی بین لە فەنەرەکانەکەی بینی وەختی ئەیبێنە ناوکورە چەرکێشەکان ئەیبەنە ناوکورە ئاگرەکە ئەڕۆتەبانی کوورە سوزەکە لەبانۆ ئەو کوورە سوزەکە لەبانۆ ئەی سووتێنێ خەڵکی منتەقەی خۆمان نییە خەڵکی منتەقەی هینە تەبریز و مەرەند و خەڵکە و منتەقەسە خەڵک منتەقەی مەریوان ناتوانێت واجۆرە بسووتێنێ چونکە وەساکاری گەرەکە وەساکار مەخصوص خۆی گەرەکە لەبانەوە کە ئەو ئاگرە گازەکە مەرەخەسەکە لە سوخت پاشەکان و ئەی کاتە ناو کوورەکە ئەو ئاجۆرە لە ئەسڵا ڕەنگەکەی بۆرە لە ئەسڵا ڕەنگەکەی بۆرە خاکیە وەختێ ئەیوەنێ ناو کوورەکە ڕەنگەکەی قرمز دەرتێت سوور دەرتێت
ئەمە کوورەخانەکەس خەمیرەکانە، ئەمە خەمیرەکانە، ئەمە چەرکێشەکان ئاجۆرەکە تێنە ناوە پێ ئەڵێن چەرکێشەکان کوورەچنەکە هەست یەک نەفەریان کوورەچنە، چەرکێش و کوورەچن شرۆعەکەن بە چنینی ئەمە ئاجۆرەکەیە کە تەسویرەکەت ئەیبینێت لەم کونانیشۆم سوراغانەکە لە بانۆ دیارە تێتە خوارەوە گازەکە لەگرا بە 1500 دەرەجە حرارەت تا 24 ساعت ئەو ئاگرە بە لەبانیۆ ئەوێسێت تا 24 ساعت ئەو ئاگرە لەبانیۆ ئێسێ پوختەکریە دوای ئەوە ئەکە پۆستکریا ئەمڕا ئێمە ئەم درگانە باز دەکەین کە بۆ بارگیری هەفتێکی پێچێت تا سەر دەبێتەوە واتە سەردەبوو ئەمڕا بارگیریەکەین بۆ مشتری بۆ ناو بازاڕەکە ئەو کاتە کە ئیتێن ئەگرا لە ناوە چەرکێشەکان هێنە ناوە ڕەنیان زەردە حاڵەت هینە سپی و زەردە حاڵی بووی وەختەکاری ئاگرەکەیەتەبانی ڕەنگەکەی ئەوێتە سوور ڕەنگەکەیەتە سوور بە خااترەوە کە منتەقەکەی ئەمە منتەقەی ئاجۆری ئەمە ئاجۆری سوور دەرتێ هین شوێنی وەک میان دواوانە ئاجۆری سپیە ئێمە منتەقەی بێکەڕە کولەن ئاجۆرمان سوور دەرتێ کە ئەو ئاجۆرە بە خامی پیاڵن ئاجۆرە خامەکە کە تێتە ناو کوورەکە ئەیچنین ئەو ئاگرە ئەڕۆتەبانی محکەمە بێت ئێمە یەکدانە ئاجۆرمان حرارەتی لەبان ئازمانجیاکەەوە حرارەتی 775 تۆن ئێمە حرارەت یەکدانە فشار یەکدانە ئاجۆرە دەین کە ناشیە بە خااترەوە کە ئاگرەکەیخوا ئێمە یەکدانە خەمیرمان نزیک 1000 خشت ئەگرێ ئەم 1000 خشتە حەف دەستگا لە سوختپاشەکان لەبانەوە کارەکەنی کوورە سوزەکە کە کارەکەن لەبانۆ ئەو ئاگرە 24 ساعت ئاگرەکە لە بانیۆ ماتڵ ئەبێت یەک هەفتە ئەتە دوای 24 ساعت مەسیر بە مەسیر تەغیرە درێت یەک هەفتەی پێ ئەچێت دەرگاکان باز دەکەن ئاجۆرەکە سەر دەبێتەوە کە سەردەوە بووە لەبان نەوار نەقالەوە قرمزدارەکان پێڵەن قرمزدار لە ناو کوورەکە بارگیریەکەن ئەیکەنە ناو ماشینەکان دەتوانەکان ئەینێنە بازار بۆ مشتریەکە ناوم شێرزاد ئەحمەدی خەڵکی ئاوایی نەنەم کاریگەری چەرخکێشی کوورێ ئاجەماڵین لە بێکەڕا وەڵا ژیانی ڕۆژانەیە مامە کاریگەری ئەمە لە سەعاتی 5:30 بەیانیوە تینە سەرکار تا سەعات 5 تا سەعات 6 ئێوارە خەریکی ئەم کارینە و قوربان ئێمە بە هەرم گروە ئێمە گرویەکمانە سەرپەرزەم گرومانە کارڕێبوارە ئەم خۆی گشتەکەمان مەسەن دابەشێکا بنە نیوەمانەچینە دەرەوە سیانیشمان هاە ناوە خەریک چنین ئەم ئاجۆرانینە و سیانیشمان لە دەورە خەریک چرخاوردنین بۆ ناو کوورەکە ئەوە کارڕێبا خۆی سەرپەرستی ئەم چرخکێشانەسا ئێمە کارەکەمان زۆر سەختە ئێمە هەروەهاز وەختواز لە هاوینە ئەو نەفشار کاریمان بۆ تێ احتمال سایە لە سەعات 3:15 نیمەڕوا تەحتیێلی بکەین قوربان فشار کاری ئێمە زۆر ها بە سەرمانەوە کوڕەکانی زۆرمانێ بن ئیتفاقەن پوڵەکەش شتێوانێک کە ئێمە بتوانین سەرمایە گوزاریە یا کارە شتێکین لەبارەی ئەم کارەوە مەلم هەر بەچوونیەوە کە کارمان نییە و ئێمە کاریگەرمان ناتوانین لە شوێنێ ترا کارکەینەوە هیچ دەسەڵاتێک نییە کە کارخانەیە شتێ بێ ئێمە کارکەین مەجبورین ئەم کارە سەختە تەحمڵکەین و ئەم کارانە ئەنجام بدەین وەڵا قوربان ئێمە بێشتر کوورەکان چرخکێژم ئەو داماویمانە هەست کولەن کاریگەری کورد ئێمە نەبیمەمان هەیە نەوەعزیەتی ئەومانە هەست کە بێژین کاکە دەستکێشە یا کلااو ئیمەنیە یا وەسایلە ئیمەنیمان پێدەن هیچ شتێک نییە ئێمە بە مەجبوری ئەم کارەکەن قوربان ئەو ڕازیشم کردی ئێمە هیچ وەسایلە ئیمەنی و نەبیمەیە کارێکیشمان نییە هیچ کەسی ناپرسێ لێمان قوربان بێژە کاک ئەم کاریگەرانە هەن لێدایمە 7 ساڵە کارەکەین لەم شوێنە نەبیمەیە ڕەتکراوە نا هیچێکمان نییە ئێمە لەم کارە وەڵا قوربان ئێمە بەداخۆوەکو و جەناب بوو فەرموود ئێمە بەداخەوە هەمانە ئێمە لە کلاس 6 و 7 هەمانە لە 20 ساڵە و لە 18 ساڵە و لە 16 ساڵە هەمانە بەداخەوە ئێمە باوکو دایکیان ناتوانن تەمین خەرجی مەدرسەیان و خەرجی خۆیان بکەن مەجبورن لەم شوێنانە کار بکەن تا تەمینی خۆیان بکەن ئێمە بەداخەوە هیچ کەسێک نییە کە بە سەرپەرستێکمان لێکا یا مەسەڵەن بیمە شتێکمان بڕۆتکا بەداخەوە مناڵەکانیان مەجبورن بە سەختی کار بکەن تەلاش بکەن تا خەرجی مەدرسە و خەرجی خۆیان دەربێنن ئێمە بیشتر ئەم ئاوایانە
ئەم قڕانە کە بێشتریان خەڵکی زەلکەن یانە تەنیا من خەڵکی نێنم ئەوان گشتیان خەڵکی زەلکەن چونکە لەم ئەوانە بێشتریان دوو ئاوای سێ ئەوە ئەتوان ئەم کارە ئەنجام بدەن ئەم کارە زۆر سەختە یانە بۆیان ناکرێ ئەم قڕانە حەوە ساڵانێدا کەمێ عادی بۆ سۆبیان ئەنا ئەم دوو ئاوایە لەم دووسی ئاوایە لەم دەوروبەرانە بێ هیچ کاریگەری ناتوانێت لەم کارە کار بکات و بڕوان ئەم کاریگەرە بڕوابێنێکەوە ئێمە داواکاری ومانە هەست لە ئیدارەی بیمە لە شوێنەکانی ترا کە بەڵام قڕانە ئێمە حەوە ساڵای نێرا بیمێکمان بۆ ڕەت نەکراوە دوایمە ئێمە هیچ مەسئولیت مەسەڵەن شتێ ئیمانیمانە کە ئیسفادەکەین لەم شتام کارە زۆر سەختە وەخوایشیشان لێکم کە لە لەحاز ئەم قڕانەوە بە هەر جۆری هەست لە لەحازی ئیمەنی و لە لەحازی کار و لە لەحازی بیمۆ دەست ئەم قڕانە گرن بەشک میشەڵڵا حەداقل کارە سەختەکەشەکان بیمەکان بۆ بمێنێتەوە لە دواویە ئێمەش کارەکەمانەوە بێن کارەکەمان ڕۆژمز نییە ئێمە مەسەڵەن لە سەعات 5 بەیانێتینە سەرکار تا سەعات 5 ئێمە گشتەکەمان قونتراتین مەسەڵەن هەرچێ کار بکەین حقوقمان زیاترە مەسەڵەن هەرچێ کاریش نەکەین خۆی مەسەڵەن ڕووکاری ڕۆژکار و کاری مانگانە نین ئێمە هەر بەتەمەن بە جەسەی خۆمان کارەکەین دوای ئەویشە ئێمە کارەکە هین خۆمانە قونتراتیە هیچ هینێکی بەسەروانە نییە کە بێژین ئێمە مانگانێت ئەگە هەر ڕۆژە کاریش نەکەیمە پوڵمان نییە ئێمەش هەروەها شانازێن کە مەسەڵەن 5-6 دانە لەم کارخانە جۆرە هەست ئەگەر ئەمانش حەداقل نەبوایەن ئێمە منتەقەی مەریوان نەشە چیمان بکردایەت ئێمە شانازیەکەم پێیان کە مەسەڵەن کە وەک ئاجەماڵدن کە وەک کە عەبدوڵڵای مەعروفی ئەوانە هەست کە ئێمە حەداقل ئەتوانین 20 خانەوار 30 خانەوار نام کارگانە حەداقل کار بکەین و ڕۆژمەز و کار مەسەڵەن ڕزق و ڕۆزی خۆمان لەمان تەمین بکەین ئەگەر ئەمان نەبوایە حەداقلەش بتوانین یا ڕوو بە عێراق یا بەو شارەکانی تر حەداقل ئەمان مەمنون و دەستخۆشبوونیشیان لێ ئەەکەین و یەک دنیا سپاسیشیان لێکەن کە ئەم کارگانە لەم منتەقەی خۆمانە هەن و ئێمە دەتوانین حەداقل کارێ یا فرمانەکەی من لاژن و مناڵەکەی خۆمانە بمێنین و